جگەرە خواردن خۆی ئێمە ئەگەر بزانین تەوان لە هەموو عالەمە لە هەموو دنیاە دایمەن ڕکلامی بۆکەن بڵاویەکەنەوە کە منبعی سەرەتان و نەخۆشی خراپەکانی سی و سنگ و ئەمانەیە بەڵام لەگەڵ ئەوەشا خەڵکانێکی زۆر گەنجانێکی زۆر بە تەمەنێکی زۆر کە ئەم جگەرەی ئەخۆن و بەردەوام تیانە بۆ بە تایبەتی لە کۆنا ژنانی بە تەمەن کە ئێستش بەردەوامن ننک و ئەمانە داپیرە و ئەمانە لەگەڵ باپیرە و ئەمانە خواردویانە بەردەوام جگەریان خواردووە و تەسیراتی لەسەر خێزانی شەر هەمووی هەبوو بۆنی هەبووە چکە بۆنێکی ناخۆشی هەیە بۆ لەلایەنی مادیە و لەلایەنی معنەوی و لەلایەنی سەحیەوە زۆر زۆر خراپە بەڵام لەم ساڵانەی ئەخیرا سەیر دەکەین کە ناوێکی کە بە ناوێکی تازە و کە ئەویش ڤەیبە لەوانەیە جیاوازیەکی لەلایەنی سەحیەکە و لەگەڵ با بڵێن لەگەڵ جگەرەیە ئەو تۆ نەبێت بە هەمان زەرەری هەیە بەڵام کە ئەڵێن زەرەری کەمترە لەوانەیە احتیمالە فلتەری تیا بێ لەناو ئەو جیهازەی کە بەکاری ئەهێنن هەروەها لە یەک شتی کەشا لەوانەیە جیاوازی هەبێ بۆنەکەی چکە ئەم ڤەیبە بۆنی میوەکانە بۆنی میوەکان لەناو ماڵە لە هەر شوێنێکا کە خۆی هەز ناکەی کە بۆنێکی ناخۆش بێ هەستەکەی بۆنێکی ترە بەڵام ئەمە تەنها مجرد خۆ هەڵخەڵەتانە نییە کە لەبەرەوەی کە هەستەکەی کە ئەمە بۆنی نایە یان ئەمە تەسیری نابێ بۆ چواردەوری من بەم شێوازە کە ئەڵێن ڤەیب بەکارێنن و لایەنی مادیەکەشی ڤەیب زۆر گرانترە لە جگەرە لەبەروی سەعری ڤەیب گرانترە ڤەیب هەیە بە 4000 هەیە بە 5 هەیە بە تا سەعرەکان ئەڕوا و بەشی چەند ڕۆژێکەکە ئایا کەسێک کە مەعاشی نەبێت کەسێک کە تەلەبە بێت کەسێک کە مناڵێ بێ باوەڕم پێ بکە مناڵی تەلەبەی ئیبتیدایی سەرەتایی پێیان گرتووە ڤەیب کە ئەمە زۆر زۆر خەتەرە چونکە تۆ تەنها بی لەوە ناکەیت چکە ئەو کەسە ئالوودە ئەبێ کە لە مناڵیەوە هەتا گەورە ئەبێت زۆر بە زەحمە دەتوانی کە ئەوەی پێ بکەی کە بتوانی پێیتەرەکەی لەبەر ئەوە بەکارهێنانی ڤەیب من بە هەموو شێوازێ وەکو جگەرە سەیریەکەم هیچ فەرقێکی نییە بەڵام تەنها مجەڕەدەوەیە کە ئەو دووکەڵە بەو شێوازە ئەو جگەرە کە بەدەمیەوەی لەوانەیە لێرە تۆزێ با بڵێن هەستەکە شخصیتێکی تری هەیە وا تعریفیەکەن بە تایبەتی گەنجانی ئێستا کە ڤەیب و نێرگەلەش هەر بەکارێنن فەرقی نییە نێرگەلە و ڤەیب و جگەرە من بەڕای من هەمووی وەکوویەکە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری زۆر زۆر خراپی هەیە لەسەر هەموو تاکەکانی ئێمە بە گەورە و بە بچووکۆ بە تایبەتی گەنجەکان زۆرتر ئیستیعابی شتەکەن زۆرتر شت وەرەگرن زۆرتر ڕەتدانەوەیان هەیە بە شێوازێکی سلبی لەسەر حەیاتی خۆیان ئەمە وای کردووە کە ئەم شتانە نۆرماڵە بێ کە ئەیبینن ڕۆژانە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە ناو تیکتۆکا بڵاوی ئەکەنەوە ڤەیب بەخۆن بەکاری ئێنن بە شێوازێکی مەسەلەن پۆزەوە وای لێ هاتووە کە ڤەیب ئێستا بۆ پۆز بەکاری ئەهێنن سیرەکەی بە پۆزێکەوە بەکاری ئێنێت یعنی لە ناو دەستیشیان دیار نییە کاتێکە زانی دووکەڵێکی کەمیان بۆنێکی شتێکێتە دەرەوە لەبەر ئەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان وای لە خەڵک کردووە هەموو شتەکان نۆرماڵ بێ لە لای ئەوەی کە عیبەیە ئەوەی کە دابوونەریت و کولتور و خێزان و کۆمەلگا محتەفەزی کردووە تا ئێستا سیرەکەی وای لێ هاتووە کە نۆرماڵە بەلای شەوانە سیرکەی لە تیکتۆکە ئەنوع خەڵکی بەتەمەن پیاوی بەتەمەن باپیرە نەنک داپیرە دایی کچ کوڕ هەمووی گەنجەکان ڕەفیقەکان لە تیکتۆکا شتی سیر و سەمەرەدا ئەبەزێنن کە تۆ خەفەتی پێە خۆی باشە ئەمی شتێکە لەو شتانە کە شتێکی نۆرمال کافتریاکان زۆری کافتریاکان ئەگەر سانسۆڕێ بخرێتە سەر کافتریاکان و بتوانێت بە شێوازێکی جوان تەمەنی مناڵی پێش 18 ساڵ معقول نییە تۆ ڤایپی پێ بفرۆشی معقول نییە تۆ جگەرەی پێ بفرۆشی معقول نییە بێڵی لە کافتریایەکە دانیشێ نێرگەلەی بۆ بێنیت ئەبێ ئەمانە هەبێت یاسای تونت هەبێ لەسەر ئەمانە بۆی کە ئەم کەسانە نەتوانن قەدەغە بێلیان ئەگەر تەمەنەکەی نەگاتە ئەو تەمەنە کە گەیشتە ئەو تەمەنە من پێم وایە بیرکردنەوە لەوانەیە جیاواز بێ عەقلی باشترە لەوانەیە بەکارینێنێ لەوانەیە نەسیحەت باشتر وەرگێ بەڵام لە تەمەنی پێش ڕاهێقیا بەخوا نەسیحەت وەرناگرێ ڤایبیش بەکارێنێت و نێرگەلەش بەکارهێنێت ئەمە فەراغێکە بۆ گەنجەکانی ئێمە دروست بووە ئێمە چەند ساڵە خەریجی کولەکانمان و معهدەکانمان کەڵەکە بوون هەمووی بێ ئیش و بێکارن بێ ئیش و بێکار بێ ئیش و بێکاریش ئەی خۆی مەشغوڵکە ئەی خۆی شتەکان لە بیری خۆی بەرێتەوە ئەچێتە کافتریایە ڤایبێکە خوات ئەچێ نێرگەلەیەکە خوا خۆی مەشغوڵەکە ئەمە وای لێ کردووە کە گەنجی ئێمە مدمین بێ لەسەری مدمین چییە خۆ مدمین جاران ئێمە کەمانزانی ئەمانزانی هەر ئەکەیەکە مەشروب خواتەوە مدمینە نەخێر هەموو شتێ مدمینی خۆی لەسەرێتی لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئیدمانە بەکارهێنانی فەیسبوک زۆر بێحەدی خۆی ئیدمانە دانیشتن لە کافتریا و شەوانە و ڕۆژانە و بکات و وەختی بێ نەبێ ساتە پێ نەبێ هەموو سەعاتەکانت بە فیرۆ بڕوە ئەمە ئیدمانە ئێمە ئێستا سەعات چەند پیرۆزە چەند گرنگە
لای ئێمە سەعاد وای لێ هاتووە ئەڕوا کاتێک گەزانین جمعە و پێنجشەمەیە بۆ لەبەری گرنگی بە سەعاد ناین کاتە کاتژمێرەکانمان ئەڕوات و هەمووشی لە تەمەنی خۆمان و بەشتی خراپیش بەشتی باش نا هیوا هەیە ئیبداعی هەیە هیواشتی جوان لە مێشکایەتی بەڵام سەیرەکەی لەبەرەوەی فراغێکی گەورەی هەیە کەسانی نیە دەستی بگرن یعنی خەڵکی جوانمان هەیە بەڵام هیوادارم کەوا بتوانرێ لە هەموو لایەکەوە هەوڵ بدرێ لە خوێندنگاکانەوە لە حکوومەتەوە لە سنتەرەکانەوە کە بتوان دەستی ئەم گەنجانە بگرن بۆی کە بتوان بخوان مەشغوڵ نەکەن کە بە شتێکەوە لایانی سەحی و مادی و معنەوی و کۆمەڵایەتیشی بۆ ئەو خراپە مادیەن پێوەکو پێم وتی خەڵک ئێستا بەعام مادیەن خراپە دایک و باوک خراپە مناڵ خراپە ئیشی نییە کاری نییە یان نەچێت لە کافتریا لە مۆڵێکا ئیشەکە سەیرەکەی پارەکەی بەم شتانە سەرفە بێت یعنی کەواتە ئیسفادەی نەکرد لەو تاقەی کە سەرفی کردو بۆی کە بتوانێت ئیسفادە لەو مادەیە بکە لەلایەنی سەحیەوە تەبعاً تۆ لەگەڵ یا گەورە ئەبێت تۆ لە مناڵیەوە لە گەنجیەوە لە ناسکیەوە کە ئەم شتە بەکارێنی چەند تەئسیراتی سلبی لەسەر سەحەتت هەیە بەتایبەتی سنگ بەتایبەتی سیەکان کە ئەمە کە خوا نەخواسە خۆتە زانی ژێر 50,000 چەند زۆرە کە کاتێک خوا نەخواسە تووشی نەخۆشیێکی لە ناکاوی ئەمە ئەبیت ناتوانی کۆنتترۆلی ئەوە بکەی کە وازەم جگەریان لەم بای ببێنیت کە ئەمە چەند تەئسیراتی سلبی هەیە لەسەر ئەو سەحەتە بۆ کۆمەڵا بەڕاستی کۆمەڵی تەواودارمانوە کۆمەڵی هەمووی پەرت و بڵاو کردوێتەوە مناڵ بە قسەی دایک و باوک ناکە دایک و باوک نازانێت چۆن مەعاملە لەگەڵ مناڵ بکات مامۆستا نازانێت چۆن تەعامل لەگەڵ خوێندکارەکەی بە ڤایبەکەی پێ ئەگرێت مانگی ئەکات سەیرێکی کەسوکارەکەی هەڵێ بە قوربانە وا تەعامل لەگەڵ مەکە کوڕەکەم ڕاکە لەبەر ئەوە یعنی کۆمەڵگەی بە تەواوەتی لە هەموو ناحەیەکەوە هەر ڤایب نا هەمووی هەڵی وەشانۆتەوە کە ئەمە قیەم و مەبادی و کولتور و دابوونەریت بەڕاستی نەماوە ئەمە تەئسیراتی تەواو هەیە لەسەر هەموو کۆمەلگا ئەگەر کەسانێکیشمانە بن وەکو پێشتر باسم کرد ئیبداعێکی هەبێ توانایەکی هەبێ ئەو توانایی نامێنە لەبەروی هیچ دەستگیرێکی نییە ژن مستەقبەلێکیکەی هەیە ژن زەواج ئەکات ژن مناڵ گەورە ئەکات حەملی ئەبێت چەند تەئسیری لەسەر ئەو حەملە ئەو مناڵە هەیە چەندەها مناڵمان هەیە کە ئەبێت دووقستانە لەوانەیە تەئسیراتی ئەو شتانە لەسەری بێ لەبەر تەئسیراتی سەحی زۆر لەسەر ژنە دوایەوە کە دایک خواردی مناڵیش عینە شتەکەات تو ئەوە ئەم شتانە ئەڵێ کە دایک گەورەکان چی کرد مناڵەکانیش هەمان شتەکەنەوە لەبەرەوە بۆ سەحەتی دایک زۆر خراپە لەبەروی کە تۆ مادەم بە تەمای کەوا جی لە دروستکەی خێزانێکی گەورەتر دروستکەی کەواتە با بە سەحەتێکی باش بێ بەردەوام مێمە ئەعلانەکەن ئەڵێ ئەمە بەکاربێنە ئەوە بخۆ ئەمە بکە ئەوە بکە لەبەری کە سەحەتێ باش بێ کەواتە با دایکان نەک دایکان باوکانیش کاکە خۆت شەر هەر دایکان نییە خۆ بۆ سەحەتی خۆیانە خۆ باوکان لەوانەیە لە کۆمەلگا عیب نەبێ گەجگەرە بخوا وەی بخوا عیب نەبێت زۆر ئاسایی بێ بەڵام خۆتۆ لایەنەکانی کەی لێک بەرەوە ینی تر لەبەر ئەوە لە هەموو دنیایسە تۆ بڕۆ بە قاچاق جگەرە بەرە بۆ وڵاتان ئەگیری بەڕاستی خراپەیەکی گەوراکرێ ئەشی خۆن خۆ بەس بە دزیەوە ینی ئەخورێت جگەرە ئەخورێ ئاساییە بەڵام بازرگانی پێوە بکەی مەمنوعە بازرگانی گەورە لە وڵاتێک و بیا بە وڵاتێکی کا لەبەر ئەوە کە مادەم شتەکە ئەوە خەتەرە با ئێمە خۆمانی لێ دوورخینەوە بتوانین مناڵەکانمان بە قسەی مامۆستاکان بە قسەی دایک و باوکیان لە کۆمەلگایانی دانەبڕێنەوەنە جا ڕێکلام بۆچی ناکرێ ڕێکلام بۆ شتێکەکرێت کە ئەسەن لە کۆمەلگا قەدەغەیە ڕێکلام بۆ شتێکەکرێت کە تۆ پێت خۆش نییە سەیری بکەیت ڕێکلامی بۆکەن لەبەر پارەیە مادەیە ئەکرێت خۆ تۆ ڕۆژانە ئەبینی ئەمە گیرە ئەوە گیرێ ئەمە گیرێ لەسەر ئەوە گیرێ لەسەرەوە لەسەر ئەمە لەسەر تیکتۆک لەسەر نازانم تۆڕە کۆمەڵاتەکانە ئەگیرێن بەڵام ئەمە بەجددی ئەمە حەل نییە ئەبێ شتێکی یاسایەکی کە بەکار بێ شتێ ڕێگایەکی تر بەکار بێت بۆی کە بتوانانی کۆنتترۆل بکرێت کۆنتترۆلکردنی ئەم شتانە ئاسان نییە پێویستە ئەو مۆڵ و مارکێت و دوکانی لە کۆڵانانەی کە هەیە پێیان بڵێن ئێوە ناتوانن وەی بفرۆشن بەڕاستی وەیب چۆن ئەتوانی تۆ بیفرۆشی مناڵێکی ئیبتیداییە وەیب لە تۆکرێ لە وڵاتان جگەرە و وەیب بۆ ئەم جۆرە شتانە مەشروب بە مناڵ نافرۆشرێ لێرە شتانە هەمووی نۆرمال من ناڵم یاسانێ من ئەڵم یاسا هەیە بۆ هەموو شتێ یاسا هەیە بەڵام ئەکرێت تونترکرێ زیاتر بەکار بێت بۆ ئەوەی کە بتوانی یاساکە بەجددی لەسەر هەموو شوێنێک و ناوچەیەک و گەڕێکێک و کۆڵانێک و دوکانێک و مۆڵێک و مارکێتێک و دوکانێکی مەشروب فرۆش بتوان بە یاساکە بەکار بێنن بۆی کە ئەم شتانە کەم بێتەوە